ایوار باش هەواڵە نێژە ئێوار باش تەماشەڤن هێژە ئیشەف ئەمێ باسا ڕۆژهڵاتی کوردستانی بکن ڕۆژهڵاتی کوردستانی ئەمێ باسا جۆرافیای بکن باسا نفوسێ بکن باسا زاراڤەیە بکن باسا کوردên ڕۆژهڵاتی کوردستانی بکن نەتەنێ ڕۆژهڵاتی کوردستانی لە تەواهیە ئیرانê çi qas Kurd hene çi dikin ئەمێ هەموو ئاگاهیە ئیشەف هەول بدin ku were parve bikin li gel kê li gel mamoste Suleyman Çûkelî mamoste êvar baş Êvar baş çonî başî mamoste spas û rêz memnûn başim wala çi bêjim ez em hemû meman barodixê Roşelat berhal êsta dilê hemû Kurdistanî dilê hemû Kurda li Rojhilat e bêguman erê mamoste niha ez ê kurmancî pirskim ew kat dema ku te tiştekî tê negihîşt dikarî ji min bêjî û tu jî bi soranî û car care jî kurmancî ji baxevî baş dibêj ber ku piranî kesên ku me temaşe dikin kurmancî dizanin ji bo ku kesên ku bi rastî jî Rojhilat naz nakin ya ji ne tenê Rojhilat tenê tevahiya Îranê rewşa Kurdan nizanin agahdar bibin baş dibe ev bernameye me pêşî dixwazim pirsek wiha bikim pirsa yekê mamoste li tevahiya Îranê li Rojhilat û li tevahiya Îranê yani li Xorasanê hetanî Tehran û hetanî Rojhilat çi qas Kurd hene hejmarek giştî heye an nad derbarê vê mijarê de çima vê pirsê dikim hevalê nêşej ber ku mamoste Suleyman derbarê Rojhilatê Kurdistanê de derbarê Kurdî Îranê de gelek lêkolîn kiriye malperewî heye li ser Facebookê hûn dikarin bişopînin nexşa rê çêkiriye û hemû malûmat hemû detayl gel wî henin ji ber vê sedemê em vê bernameyê gel wî çê dikin mamoste pirsa min yekê ev e li Îranê çi qas Kurd hene hejmara wan diyar e an na بله عرض کنم هذا جم بالنسبة بحكم أويك لإيران بقشتي لإيران آمار وداتا أكثرا سبارت ببابلين دانشتوان بيكاتن تويكان آينيكان أوانا شرقية لكن كو بارزراو نهينين يعني حكومات بهيج جورك آماريش كي تخيف سر راسنا دا لأويك تاكو استابلا وتوا زور بحال تخمينيه بلام أويك من كارم كرلو بوارد چندين سالا بتايبتي بالنسبة روشلاتي كردستان أو چوارچويكا بشيوش سنتي بيمان ورمي حتى إلى ما ولولا بشيك للورستان وهمدانيش نزیک دەتوانین بڵێن 6 میلیۆن و 300 هزار کەسێک 400 هزار کەسێک کوردی لێدەژی ئەگە بڕۆین بۆ لای دەوروبەری خوڕاسان ناچم کارم لەو بواردا نەکردو لە خوڕاسان شارەکانی خوڕاسان دیارە لەوێش کوردیچێک جار زۆرە کە لە ڕابردوویی دوور زۆر لەوە پێشدا نزیک 3 تا 400 لەمەوبەر لە کاتیشا بەس سەفەوی کۆچبەری وێ بوون و بەرحاڵ لە خوڕاستانەوە ساونەتەوە لەوێ تا 1 میلیۆن نیوەکمان کورد هەیە وە لە ناو خۆی ئێران دەرەوەی سنوورەکانی ڕۆژهڵات ئارسکەم وەکو تاران و هەندێک شۆنی دیکەی وەکو باکووری ئێران و دەوروبەری قەزوێن و قوم و ئەوانە نزیک 1 میلیۆنێکشمان لەوێ دەبێت یعنی ئەگە وایدا بنین حەشیمەتی کورد لە بەشی ڕۆژهڵات ئەوەی کە سنووری هاوبەشی هەیە لەگەڵ باکووری کوردستان و باشوور ئێمە وایدا بنین بە کوردی ئوستانی لوڕستان و کوردی ئوستانی هەمەدانیشەوە کە 7 میلیۆن نیوە سەرجەم دەتوانین بڵین 10 میلیۆنێک دەوروبەری 10 میلیۆنێکمان کورد لە ئێرانێ هەیە کە ڕێژەی لە سەدا 11-12 حەشیمەتی گشت ئێرانێ پێک دێنێ یعنی لۆرستان جی دنافدا ئەنە چاڵێکە لوڕستان ئەمە باسی زۆر بازێکی پیچیدەیە بازێکی بەهۆی ئەوەکە لەوێ لەکدا تێنیشن باشە کوردی وێ لەک زمان ئێستێ ئەمەگە لەک زمانەکانی ئوستانی کرماشان پارێزگای کرماشان لەک زمانەکانی ئیلام و هەمەدان تەبیعەتەن بخێنێ ناو بازنەی کوردەوە کە بێگومان کوردن لە ڕووی زمان و کولتور و دابنوورتەوە بەڵام حساسیتێک بەنسبەت ئوستانی لوڕستان هەیە و بەرحەڵ ڕاوبۆچوونەکان جیاوازن زۆر هەمانە زۆر کەس بە شێوەیەکی کۆنزەرواتیڤەوە سێری بابەتەکەتەکە پێیان حساس هەستیارە ناوێ بژێ بەڵام مادام سنووری هاوبەشی لەک لەم چوار پەرزەدەگایەدا بە شێوەیەکی هێشووی یعنی هەیە تۆ ناتوانانی لەکی ئوستانی لوڕستان وەلا بنێ لەوێ بەڵێ نزیک 800 هزار نەفەرمان کورد هەیە کە لەک زمانەکانن
حشمەتیش یەکجار زۆرە 800,000. بله باشه مامستنها کرد پرانی لکن اوی دمه پرانی کردال شغل روجلاتن لنوا ایرانی پرانی از باورم تهرانی نه قاسی کمیشت فهم کرد جدر وای روجلات تهرانی نه خراسانی نه دەتوانین ئەلبەتە پرانیان کە لە دەوی ڕۆژڵات پرانیان کە لە خوڕاسانە ئەمە دوو پارێزگای سەرچیمان لە خوڕاسان پارێزگاکانی خوڕاسانی ڕزەوی خوڕاسانی باکووری کە لە کۆمەڵێک شار و شارمان هەیە لێ وەکو ئەسپەرایەن چناران کەلات دەرەگاز قوچان ئەوانە و هەندێک شاری دیکەش ئەوانە پرانیان کوردن هەرچەند لەگەڵوان تورکزمانیشن لەگەڵوان چۆن بڵام پێکاتەکانی دیکەی وەک فارسیشان بەڵام لەوێ 1.5 میلیۆن هەیە دوایوی دێتە ناوچەکانی تاران و هەندێک ئاوایی بچوو لە دەوروبەری باکووری ئێران و گیلان هەندێک ناوچەی دیکە وەکو قەزوێنە قوما ئەوانە بەڵام کەمن لە تاران ڕێژەیەکی باشەیە دەکوترێکە لە سەدا ڕەنگە 10% پێکاتی تاران کورد زمان بن بەرحاڵ بەهۆی کارەوە یا لە ڕابردووە نێوە کۆچیان کردو لە تاران یاکنجی نیشتە جێبوون تر لەوێش دەوروبەر بەگشتی 1 میلیۆنمان هەیە یعنی تاران و ناوچەکانی دیکەی دەرەوەی ڕۆژهەڵات و خوڕاسان. بله لروجلات و ایران مامسته نفوسا هری مزن کیجان باجاریه باورم کرمانشانه yani çıkas her bajarı mazın kumeru bro beje kurd le dişin kîjan bajarı بەڵێ هەروەک ئاماژەتان پێکرد کرماشان گەورترین شاری کوردیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پێی بەڵێن ئاماری 1395 ئەگەر بنەمای دابنین 1395 کەکە بە 2016 زاینی کە دوایین ئامارەکانی سەرژمێری کراوە و دوای لێکداناوەکانی من لەو پرۆژەیەدا کە بەڕێوەم بە کە ئەنجامدا پێوەی خەریک بووم دەرکەوت کە بابڵێن خودی کرماشان و ئوستانی کرماشان ئەگەر سیرکەن لێوێ نزیک 2 میلیۆن نەفەری عەشیمەت لە خودی ناوەندی کرماشان نزیک 1 میلیۆن 930,000 تا 1 میلیۆن کەس کوردی تێدا واتە گەورترین شاری کوردی وەکو متروپۆلیتەن کە دەبێتە کرماشان بە دواییدا ورمێمان هەیە دوای سنەدێ و ئیتر با بڵێن ئیلام و خوڕمووە. نها مامۆستا ئەمنێکی وەرن سەر ڕۆژهەڵات خۆ ئەف نەخشەڕەیەکی نەخشەیەک وە چێکریە بەرێژی وە گەلێک نەخشە چێکریە وەک هێژە باسی کرد سەر ماڵپەرەوە هەیە فەیسبوک سینۆڕی ڕۆژهەڵاتی کوردستان ji ku dest pê dike ta ku ئەگەر تو سیرکەی سەری سەرەکەەکە بدەبێتە ماکۆ هەرچەند خۆزگە بتوانانی بە نەخشێشی دیکە بێنی دیارەوەش ڕوونە بەڵام بۆ بینەران جگەلەوە لە باشتر ئەرێ بەڵام ئەرزکەم لە سەری زەر تا خوارەیە کە با بڵێن هەتا ئیلامێ تا دێلوران باشووریترین شارستانی کە ڕۆژهەڵاتی کوردستان بێ دەکرێ بڵێن ئەمە چوارچێوێکی جوگرافیایی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام زەحمەتە بە دیاریکراوی بڵێن خەتێکی یا و فەرزی خەیاڵی بچێشین کە بڵێ ئەمە ڕۆژهەڵاتە بەهۆیەوەکە ڕۆژهەڵاتی کوردستان پێکهاتەی جۆر بە جۆری تێدا دەژێت هەر کورد نییە ئەم پارێزگایانە لەسەر ڕەتا خوارد تێکەڵا کورد لەگەڵ تورک کورد لەگەڵ عەرەب کورد لەگەڵ ئەمە باسیێژی بکەن ئەو پرسامجی هەیە بەرحەڵ دەکرێت ئەمە چوارچێوەیەک بێ کە لەسەر ئەو بنەمایە بتوانین سنوورێک دیاری بکەین هەرچەند دیاریکردنی سنوور کارێکی زۆر سەخت و ئاستەمەوە دەبێت کۆمەڵێک پسپۆری بوارە جۆر بە جۆرەکانی دیکەی ژیۆپۆلیتیک خۆی پۆلیتیک کۆمەڵناس کۆمەڵێک پسپۆری تایبەت دەبێنە ناو قەزیەکە دەنیا من خۆم وەک کەسێک کار جوگرافیا دەکەم ڕەنگ بێت دروست نەبێت. بەێ باشە چەند پارێزگە هەنە لە گۆری سیستەما ئیرانێ نها چەند پارێزگەهێن ku Kurd lê dijîn hene yani sînorê Kurdistan û navê wan çi ye û kîjan bajêr kîjan parêzgeh heye ji kerema xwe re eman jî baş erîskem bi şêweyekî sunnetî emişe li zeynî êmî Kurda wa bû ke bilên çar parêzgeman heye başa wate Urmê کە باکووریترینە دوای دێتە ناوەندی ئەم چوارچێوە جوگرافیەکە وستانی پارێزگای سنە بێت دوای کرماشان دوای ئیلامە
بەڵام دوو پارێزگای دیکەشمان هەیە یەکیان هەمەدانە کە نێزیک 90,000 کورد تێدا دژی وە لەو لاش کە لورستانە بە ناوەند وەک ناوەندەکەی کە خوڕمووا بێ لەوێ شەر کوردن کەواتە لە 6 پارێزگا کورد هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان فێم بڵێن 6 پارێزگا 4 پارێزگا زۆر و دوو پارێزگاش کەم تا کوردی تێدایە. باشە ئەف پارێزگەها کیژان باژێر ناف کیژان پارێزگە هێدا بۆ نمونە باژارێ ئومیە ناف کیژان پارێزگەیە باژارێ چالماس ئەم هەنێکی باسەماژی بکە دیارە هەر پارێزگایە بریتە لە کۆمەڵێک شارستان کۆمەڵێک ئەگە بڵین باژێر یەک جار زۆرە باژێر نزیک 190 باژێرمانەیە چون باژێری مەزن ئێ سەرەکە کە ئێمە شارستانی پێ دەڵێن نزیک 70 باژێرمان هەیە 70 شارستانمان هەیە لە ورمێ پارێزگای ورمێ ماکۆمان هەیە شتمان هەیە پولدەشتە چاڵدرانە خۆیە سەلماسە خودی خۆی ورمەیە شنۆیە نەغەدەیە مهاباتە بۆکانە خانێ سەردەشتە ئارزکەم لە ساین قەڵایە تکابە میاندووەوە باڕووقە چوار بورجە ئەوانە ئەو شارستانانن کە لە پارێزگای ورمە کە پێین بەرە خوارێ پارێزگای سنە کە بە هەڵا پارێزگای کوردستانی نێونجا و ئارزکەم لەوێش شارستانەکانی بیجار قوڕوە سەقز دیواندەڕە سنە دێوڵان سەوڵاوە کامیاران مەریوان بانە ئەوانە سەقز ئەوانە شارستانەکانی پارێزگای با بڵێن سنەن لە کرماشانش ئەگە نێویان بێنم بەو جۆرەیە پاوەمان هەیە ڕوانسەرە جوان ڕۆیە سەلاسی باوەجانە سەرپێڵی زەهاوە شابادا ئارزکەم گێڵانی ڕۆژاوایە یا گێڵان قەسری شیرینە خۆی کرماشانە هەرسینە سەحەنەیە کەنگاوەرە و سنقۆڕە کوردیایە لە ئیلام لەوێش کۆمەڵێک شارستانمان هەیە دیارە شکۆڵترین پارێزگای با بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانە پارێزگای ئیلام لە پارێزگای ئیلام هولێرامان هەیە کە هولەیلانی پێ دەڵێن بە فارسێکی بەڵام بە کوردەواری خۆمان بە زمانی خەڵکی خۆجی هولێران 4 داوڵمان هەیە ئێوانمان هەیە دوایەوە ئیلامە مەڵەکشایە دێلوڕانە چوارە ئەوتەنە 4 تێکاڵ ناخۆی چوارە بەڵێ پێشتر بەشێک بوو لە ئیلام کە ئێستا بۆ خۆی بۆ شارستانێک بەیرەیە ئەمەم بەدرا دەڕێشارە دەڕەشاری پێ دەڵێن بە نێوە ڕسمیەکەی و ئەو دانانە ئەو کۆمەڵە شارستانشمان لەوێ هەیە لە ئیلام ئەوەی کە کووردە وەکو لەک زمانەکان کویەشتە ئارزکەم سلسلەیە دڵفانە دۆرە کە پێشتر چگەنیان پێدەکوت ڕۆمشکانە شارستانێک لەم دوانەدا ساز بوو کە لە پول لەختەرجیا بۆتەوە کردیانە شارستان معمولانی پێدەڵن و خودی خۆی خوڕمەوە کە بەشێکی زۆری لەک زمان کوردی لەک زمان لە هەمەدانیش کۆمەڵێک شارستانمان هەیە کە تێکەڵ هەمەدان تایبەتمەندیشی جیاوازی لە چاو گشت شارستانەکانی گشت پارێزگەکانی دیکە لەوێدا لە هیچ کام لە شارستانەکان جگە لە ئەسەداباد لە هیچ کام لەوانی دیکە کورد زۆری نەنیە لەگەڵ پێکاتەکانی دیکە دژی کە بوتەرە هەنگە کە و ڕەنگی پێداڵێن بە کوردی سەداوایە کەمان ئەسەدابادا بەهارە کە زۆرنی تورکن نیابەنە ئەمان نەهاوەند تووسرکو کە تووسەرکانی پێدەڵەن و مەلایر ئەمە ئەو شارستانانن ئەو کۆمەڵە شارستانن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو 6 پارێزگایە جێگایان کردو کە نزیک 70 دانەبن ڕەنگ بێ یەک دوانێکم لە بیر چوو بێ بەڵام لەوانە ئەر ئەو دەور و بەرەمان هەیە مامۆستا پرسەکردن لەوان پارێزگەها یاژی لە گۆری لەهجەیەن زمان زاراوەیەن زمان دخوازم پرسکم کیجان زاراوە زێدەتر کیجان پارێزگە هێتێ ئاهافتن بۆ نمونە گورمانجی لە کورد دەرە زێدەتر تێ ئاهافتن سۆرانی گەلهۆری و هەروەکی بەڵێ دیارە زمانی کوردی زمانێکی ڕەنگاو ڕەنگە بڵاوە خۆمان دەزانین
یعنی هەموو جۆرە گروپە زمانەکان لە ناو ڕۆژهڵاتە دەبینجێ بنجارەکان زاراکان زۆر ڕەنگا و ڕەنگێژی تایبەتی هەیە ئێمەگە زمانی کوردی دابشکەین بەسەر بەشکە سپۆران و زانایانی بواری زمان ناز کە دابشی دەکەن زمانی کوردی بەسەر 5 بەشدا کوردی باکووری کوردی ناوەندی و کوردی باشووری گۆرانی یا هەورامی و لەولە لەکی هەر ئەو تەوای ئەو 5 لە ڕۆژهڵات هەیە لە زۆربەی پارێزگەکان دەتەنانەت 4 دانیان هەیە ورمێ پارێزگای ورمێ کە کوردی کورمانجی باڵێن کوردی باکووری کوردی ناوەندی و دوایە کوردی باشووریش مەتەنان هەیە زۆرینەی ئاخێوەرانی پارێزگا دیارە کوردی ناوەندی کە شارستانەکانی مەهاباد و بۆکان و نەغەدە بەشێک لە شنۆ سەردەشت خانێت تیکاپسایان قەڵا میاندۆ ئەوانە بە شێوەیەکی توام لەمڕەها سۆرانی کوردی ناوەندی یا سۆرانی داخفن دێتە بنزاری دیکەشمان لە بەشێک لە شنۆیە بەرەو سەرێ کورمان زمانن کوردی باکوورین وەکو چۆن بڵام ورمێیە خۆی سەڵمان شوێت و ئەوانە هەمووی ئەوانە کورمانجی داخفن کۆمەڵی بنزاری هەیە سنەرکیمانێشکا کیمانێک بنزارەکە لیان وەربینەوە هەر لەو ئوستانە لە ئوستان لە پارێزگای ورمێ ئێمە شارستانێکمان هەیە بە نیوی ساین قەڵا لە ساین قەڵا تەنان لەوێش کورمان زمانمان هەیە کە زۆر دوورە لە بەشە ئەسلەکەی کە ورمی و ئەوانە بێ ئەوانش کۆمەڵێک گروپێک لەو کوردانە بم کاتی خۆ کە دەجۆزرانەوە بۆ خۆراسان لەوێمانەوە لە نزیک سیچل ئاوایەک دەبن مسڵانی زاخۆرانی و سەرابیانیان پێدەڵن داست لە دەوروبەری زاوە مسڵ و فلان و بیسارە ئەو دەوروبەرەی باشووری کوردستان نزیک 3-4 سەدەبەر لە ئێستا لەوێ ئاکنجێ بوو لەوێ کوردی جیالەکە کوردی کورمانجی قسە دەکەن بە کورمانجی قسە دەکەن کۆمەڵێک ئاوایی دیکەمان هەیە کە مەحموودجەکانیان پێدەڵێن یا ئەوەی کە بڵێن بە کوردی باشووری کەڵوڕی قسە دەکەن یعنی ئەو تایبەتمەندی پارێزگای ورمێ لە ڕووی ڕەنگا و ڕەنگیەوە تایبەتە بەڕاست هیچێک لە پارێزگاکانی دیکە بەم شێوە ڕەنگا و ڕەنگ نیە لە ڕووی بەربڵاوی زمان و حەشیمەت و تەنان بڵێ ئاینیشەوە لە پارێزگای سنە لەوێش دیارە کوردی ناوەندی سۆرانی زۆرینەی قسەی پێ دەکەن کوردی باشووری واڵن کەڵوڕی یا گەڕوسی لە دەوروبەری قوڕوە و بیجار و ئەوە قسەی پێ دەکەن لەوێ زۆرینەی هەر زۆری سۆران زمان سۆرانی لە قەت جۆر بە جۆرەکانی ئەردەڵانی بابان و نازانم جافی چیچیەوە هەورامیشمان هەیە لە هەر لە وستانی سنە کە لە دەوروبەری سەڵاوە و کامیاران و ئەوانە کۆمەڵێک خەڵکی و ئاخیوەری خۆی هەیە لە کرماشان ئەوێش سرنجڕاکێشە ئەویش ڕەنگا و ڕەنگە لەوێش ئێمە کۆمەڵێک دەتوان بڵم هەر هەمووی ئەو گروپە زمانیانە ئەو زاراوانە قسەی پێ دەکرێت جگەل لە کورمانجی لە دەنا هەر هەمووی ئەوان دیکە هەیە بۆ نمونە سۆرانیمان هەیە کە لە دەوروبەری ڕوانسر و پاوە و جوان ڕۆ و سەلاسی باوەجان و ئەو دەوروبەرە قسەی پێ دەکرێت کوردی باشوورێک باڵن کەڵوڕی بێ زەنگەنەیی بێ و کۆمەڵێک بنزاری دیکەی چکۆڵی وەکو زۆڵە و جمۆر و ئەوانە دەوروبەری کرماشان و سەعانە و هەرسین و بگرە گێڵانەی غەرب و شاباد و قەسر ئەوانە قسەی پێ دەکرێت کولیاییش لەولاش لەکەکانمان هەیە لەکەکان بەشێکی باشی کرماشان لە سەحەنە لە هەرسین لە کەنگاوەر لەکەکانیشمانێت لە خواروی هەر خواروی کوردستان کەگە ئیلام بێ لەوێ هەم کەلهوڕیمان هەیە هەم پەهڵەیەکان ئەگە پەهڵەیی حساب بکەین وەکو یا ئیلامیشی پێ دەڵێن پەهڵەیەشی پێ دەڵێن کە لە شارستانەکانی ئیلام و مەڵەکشای و دێڵوران و بەجێ ئەوانە قسەی پێ دەکەن لەوێ ئەوە زاڵە ئەو زمانە زیاتر زاڵە باڵێن ئەو زارانە زیاتر زاڵن تا کەڵوڕی بەڵام هەمووی دەچێتە ژێرشاخەی گروپی زمانی کوردی باشووری لەکەکانیشمان لەوێ هەیە لە هولێران لەک زمانەکان هەن لە هەندێک شۆنی بەدرە و با بڵێن ئاودانان و ئەوانەش لەکمان هەیە لە ڕستانش کە سەر لەبەری هەمووی لەک زمانن یعنی تەنیا گروپێکی زمانی کە لە لۆڕستان هەیە لەکەک واتە لە کولۆر لەگەڵ یەک دەژین دیارە تورکیشی لێیە کۆمەڵێک بنزاری چکۆڵی دیکەشیە
هەمەدانیش دیارە زۆرینەی کوردی هەمەدان ئوستانی هەمەدان پارێزگای هەمەدان لەک زمانن بە دواییدا کوردی باشووری دێوەکو وەکو کوریایی و کەلهۆڕی و ئەوانە لەوێ هەن لە هەمەدان هەن بەڵام زۆرینەی کوردی پارێزگای هەمەدان لەکرد. بله مامۆستا پرسێک مژی دەربارەی ئۆڵ و باوەری یعنی مەسەلا کوردên şia henin wê derê Sunî henin ya Resanî henin derbarê ol û bawerî yani mezheba da dikarî çi agahî bidî. لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ لەوێش ئاین ڕەنگا و ڕەنگە ئەوێش ئاینی کۆمەڵک ئاینی دیاری بەو جۆرێکی نێوتیان هەن هەرە بەرچاوترینیان دەتوانم بڵم سونی و شیعان کە دەتوانم بڵم سونی و شیعە بە قەرایەک با بڵێن خەڵکی خۆی هەیە دوایوان یارسانەکانن کە لە زۆرینیان لە وستانی کرد لە پارێزگای کرماشاندا دەنیشن لە ورمێ هەمانە پارێزگای ورمێ لە خودی ورمێدا دەنیشن لە میاندووە و لە تیکە بەڵام گۆرانەکان یا با بڵێن یارسانەکان کە بە هەڵا ئالیاقیشیان پێ دەڵن لە پارێزگای ورمێ زۆربەی هەر زۆریان دەتوان بڵم نزیک ئەرێ نزیک بە 100 تورکن تورک زمانن هەر شارستانێکمان بناوی شۆت لە دەوروبەری ماکۆ چاڵدرن ئەوەش زۆر نێڕەهای ئەو شارستانە ئالیاقەکان قەرەقویونیشیان پێ دەڵن گۆرانیشیان پێ دەڵن بەڵام یارین هەرچەند بە تێپەربوونی کات و زەمان و سەدان ساڵ بەسەر ئاین و ڕێبازان گۆڕانکاری بەسەر داهاتوە تێکەڵەوە بە چەشنێک لە شیعەگەری بەڵام ئێستێشەر کەم تا کورتێک ئەو دابوونەری تێکۆنی ئاینی یاریان تێدا هەر زیندووە لە هەمەدان کۆمەڵێک ئاواییمان هەیە زۆربیان تورکن دەتوانم بڵم چەند ئاوایەکی بچووک نەبن کە دەکەونە مەلایر و ئەوانە ئاهلی با بڵێن یارین کە کوردن لەک زمان لە لوڕستانیش یارسانەکان هەر هەمویان لەک زمانن یعنی ئەمە لە دەرەوەی کورد لڕ و با بڵێن پێکاتەکانی دیکەی وەکو فارسەوە تیان دانیە کە هەش بێ زۆر کەمە بەرچاو نیە کەوابوو لە ئوستانی لوڕستانیش پارێزگای لوڕستانیش لە دڵفان لە شارستانی کویەشت لەوانە یارسانمان هەیە واتە تێکەڵن لە کرماشانیش کە و بەرچاوترین شۆنی ئاینی یاریە کرێنت ئەمە دەڵاهۆ ساحنە هەرسین کەنگاوەر خودی کرماشان قەسر سەلاسی بازن ئەوانە سەر پێڵی زاوە ببوورە ئەوانە وەتی ڕاستەریش تێکەڵێکن زۆری باڵێ زۆری یارسان تێدایە وە دەیان و سەدان گوندی شتێکەم لە نێوان کورد و شیعە و یارسان لەم پارێزگایە. باشە پرسێک دژی مامۆستا دەربارەی کولتور و چاندا باسا زاراوەیە و زمان و ئۆڵ و باوەری کرد ڕۆژهەلات ئەم دەزانن ئالیە چاند و هونەردا ژی gelek dewlemend e rengarenk e bo vê mijarê çi bêjî بەڵێ ڕەنگا و ڕەنگی هەیە بەویش هەر بەم بەو چشنێکی ئاماژەم پێکرد بە حکمیەوەکە پێکاتەکان چروپڕ پێکەوە ژیانیان کرد بە مەودای سەدان ساڵ ئەم کولتورە واگە هونەرێکیش سازوو بێ هەموو لێکتر باڵ کەم تا کورد تەسیریان خستۆتە سەر یەکتر و پێکاتێکی کولتوری پێکاتێکی هونەریان ساز کرد تایبەت با بڵێن دەتوانین بڵێن بەو ناوچانن بۆ نمونە ئێمە ڕێوڕسمێکمان هەیە بە ناوی چەماری کە لە ناوچەکانی ڕێوڕسمێکی شێوەیەک لە ماتەمینیە بۆ کەسانێک کە گیانیان لە دەستداوە لە ناکاو بۆ کەسانێکە کەسانێکی بەرچاو بوون قارەمان بوون سەردار بوون بە زۆرێک گیانە لەدەستداوە ئەم ڕێوڕسمە هەیە ئەم ڕێوڕسمە زۆرتر یا بەڵێن تایبەت بە پارێزگاکانی کرماشانە لوڕستانە ئیلامە کەم تا کورد هەم تێک ناوچەی گەرمیانی باشووری کوردستان وەکو خانەقین ئەوانە لێ هەیە لە ناو لوڕ کووردا یەکجار هەیە بەڵام کە دەی بەرەو سەرتر لە کرماشان بەرەو سەر نییە زۆر کەم یعنی تەنیا لوستانی کرماشان تێک شوت جا بۆیە
ئەمە بە مەودای دەیان و سەدان و هەزاران ساڵ ساز بوو ئێستێش ئەم کرێ دراوێ ئەو باوەڕا و خۆشویستێ بۆ چەمەریەک نێبین هەر هەیە هەرماوە لە دەوروبەری خردەبنەوە دەڕەخسێن ڕەخسێکی ئارام هەڵپڕچێکی ئارام وێڕای هەڵپڕینێکی ئارام بە کەسەکە هەڵدەڵێن هاوکات شاتن هاوکات ناڕەحەتن بە جۆرێک ڕێزگرتنە ئەمە ئەو ئاینە تایبەتە تۆکە سیرکەی ئێمە زۆر جاران وا سێرین کە کورد و لۆر دوو پێکە تەواو لێک جیاوازن بەڵام کە دەچی ناو کولتور ناو خودی ئەم پێکاتە سەرچیە کە بە لە مەودای هەزاران ساڵ پێکەوە ژیاون و کولتوریان ساز کردو لەگەڵیانە تایبەت بە کورد و لۆرە ینی بێنە بەرچای خۆت سەدان و هەزاران ساڵە ئەمە ئەو باڵێن بۆنێکی بەو شێوە هەیە جگە لە باسی کە نەورۆسکردنەوە هیچ کەشتێک تایبەتە گشت خەڵکانی زاگرس و ناوچەکانی کوردستان و باڵێن ناوچە لۆڕنشینەکان و ئەوەیە دیارە تورکیش بە حکمی هاوسنووری لەگەڵ کورد لە ماوەی ئەو 4-5 سەدەیدا کە لەو پەرە لەو تەنیشت لە باڵێن لە پارێزگای ورمێ لە هەمەدان لە چۆ لە بیجار کە دانیشتن بەڵێ ئەوانش تەسیریان زۆر لە کلورگەتە کوردیش لەوە بۆ نمونە لە پرسی بابەتی پەیوەندیدار بە کشت و کاڵ لە پرس و بابەتی بەیۆنی بۆ نمونە هەڵپەرچێ و دابوونەریتیان و جلوبەرگ و پۆشاکیان خۆراکیان بۆ نمونە بۆ جلوبەرگێکە سیرکەین ئێمە ناوچەیەکمان هەیە بەنای قەرب باغەکانی باڵێن پارێزگای ورمێ لەوێ ینی ئەو وێنانەی کە من 56 ساڵی پێشیان کە دەبینم سێر دەکەم جلوبەرجیان تەواو موکریانیە ینی کاوپاتۆ زامانە بەڵام بەداخەوە لە بە دوای کە دەسەڵاتی ئاینی هاتە گۆڕێ و زۆر بەرحاڵ دەسەڵاتیدا بە تورکەکان و دژی کوردان هاندران جلوبەرگەکەشیان وەلانە دەنا تۆ دەیبین لە بۆنەوەی ڕسمەکان دە جلوبەرجی کوردی تەواو لەبەریاندا لە خودی پارێزگای ورمێ چۆرەسوونەکانمانە کە جلوبەرجیان تەمەشا دەچی ناکرێت کورد تورکن بەڕە چەڵک تورکن چۆرەسوونەکان بەڵام تەمەشا جلوبەرجیان زۆر بەهرە زۆریان کوردیە کاوپاتۆڵە نەبەردا جامانە دەسەرە ئەم تێکەڵاوێ ساز بۆ ماوەی هەزاران ساڵدا و کولتوری تایبەت و بەڵێ بەڵێ پرسێک دن مامۆستا دەربارەی جغرافی دەخوازم یعنی زەنگینی دەوڵەمەندیە جغرافی چاندنی یعنی زراعت پترۆل غاز هەر وەکی دن جغرافیا کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستانی کیژان هەرێم پڕانی چه هەیە یعنی ئەڤێژی ئەس خوازم تەنێکیژانە باش ئەگەر باسی یعنی ئەمە جۆرێکە تەبعەتی کوردستان چون پێکەوەلکاوە یەکەیەکی وەکو پێکەوەلکاو تایبەت ئەگەر سەیری بکەین ئەنی کاتێک کە دەڵێن نەوت لە باشووری کوردستان هەیە درێژەی ئەم کۆگا نەوتیانە گازەکان دەکاتە ڕۆژهەڵاتی کوردستانی واتە وەکو زنجیرە چیایە کە درێژ دەبێتەوە پرسی پێترۆل و گاز و کانزاکانی دیکەی سروشتی ژێرزەوی زەرزەوی تەقن درێژەی مەوتای ئەو باڵێن کوێستانانەیە ئەو ناوچەکانی زاگرۆسە کە لە کوردستانیش لە ڕۆژهەڵاتی کوردستانی دەبینێت بۆ نمونە بچین بەرەو ئیلام دەوڵەمەندترین شۆنی نەوتی دەتوانم بڵام نەتەنیا ڕۆژهەڵاتی کوردستان ئێرانیشە لە ڕووی گاز لە ڕووی پەترۆل ئەمە پارێزگای ئیلام لە ڕووی ئاو دەوڵەمەندترین یەکێک لە دەوڵەمەندترین ناوچەکانی ئێرانە ڕۆژهەڵاتی کوردستان سەرچاوی کۆمەڵێک ئاوە کە دەڕژێتە با بڵێن ئاوەکانی دجلە و ئەوە وەکو جۆمی زەی گچکەمان هەیە لەسەر تەشتوخانی ئەوانەوە سەرچاوە دەکرێت سیروانمان هەیە کە لە شوستانەکانی هەورامانەوە سەرچاوە دەکرێت دەوڵەمەندیش تایبەتی بێدا هەر بوونی ئاوا دەوڵەمەندێکی باشی لە ڕووی دارستان و پرسی بابەتی گەشتیاری بە ڕۆژهەڵاتی کوردستان داوە کانزاکانی دیکەمەدە زێرمان هەیە لە زڕە شۆران تکاب زێڕێکی یەکجار زۆر هەیە ناوچەکانی کوردستان کانزاکانی دیکەش بێگومان هەن بەڵام دەوڵەمەندتریان دەکرێت کە دەکرێت ئاماژەی پێ بکەین نەوتە گازە زێرە کوردستان دەوڵەمەندە بە تایبەتی ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی کوردستان ئیلام و کرماشان یەکجا دەوڵەمەند بە نەفت و بە گازە هەتا تەنانەت دەوتر لە لوڕستانیش کانگای نەوتێکی زۆر هەیە بەڵێ باشە مامۆستا وەکە پرسا داوی
نا لێ پرسێک دژی بکەم لە ڕۆژهەلات باسی کرد دەستپێکێ بۆ نمونە ئورمیە تورکیە هەنن ملەتێن دژی هەنن لە ڕۆژهەڵاتێ کوردستان ji derveyê Kurda wekî din çi millet henin وەکو ملت دوای کورد ئەمە باسی ئەو شەش پارێزگایە بکەین کە چواری هەرە گەورەترینەکەی بێ جگە لە کورد تورکمان هەیە عەرەبمان هەیە بەرحاڵ زۆرن کە لۆڕ بە کورد دەعسپێن بەڵام ڕەنگ بێ ئەمە تۆزێ دروست نەبێ لۆڕمان هەیە لەولا فارس کە هەربوونی نییە فارس هەر نییە لە ورمێ ئێمە یانێ بۆ نمونە مەسەلا لە کرماشان فارس نینە هیچ نا وەکو بڵێ ڕەستان نا ئەو قسەوە ناکەم مەسەن کۆچیان کردبێ هات پێم ببیان و کارۆ دەنا تۆ بەدەیان و سەدان کیلومتر ئەولاتر تۆ فارس هەرنای ئاوایەکی فارسمان نییە هەر بەربوونی نییە ئەمە ئەگە باسش کرابێ لێرە لێوێدا سازکراوە بە پرۆپاگەندەی نادروستە ئەوەندەی من لەسەر پارێزگای کرماشان بە تایبەتی ور بوومەوە ئاوای بە ئاوایی یەک ئاواییمان نییە ئەمە بەڵێ جومان هەبوو ئەرمەنیمان هەبوو لۆرمان هەیە تەنان تورکمان هەیە بەڵام بە هیچ جۆرێک فارس بوونی نییە لە هیچێک لەم شارستانانەی کە ئاماژەم بێ حتا شارستانەکان یەک ئەوەی فارسیش بوونی نییە دوایەوە جگە لەو پێکاتانێک کە عەرزم کرد جگە لە تورک و لۆر و عەرەب ئێمە ئاشوریمان هەیە کڵدانیمان هەیە با بڵێن سیریانیمان هەیە ئەرمەنیمان هەیە ئەلبەتە ڕێژەی ئەوانە یەک جارێک کەمەکە زۆر بە هەرە زۆریشان لە ورمێ و سەڵماس و تارات یەکش خۆی دادەنیش بەڵێ باشە مامۆستا پرسێ من ئەڤ سپون تەماشەوانێکی me pirsiye dibe ev jî mijareke esas ji ber ku li Bakur bi taybet navê gelek bajaran hemî bajaran hatiye guhertin بۆ نمونە مەسەلا ڕۆژهەڵات ئەم زانن ئەوێ سنێ کنا سەرانdaş یعنی فرانی tiştên wisa mezin bajarên mezin hemî na şehir ê hatine guhertin çêne navê wan بۆ نمونە مەسەلا birederekî pirsiye dibe navê qesrê şîrîn çi ye bi Kurdî بەڵێ بەڕاستی هەڵگەڕانەوەی ئەو نێوانە خۆی شۆڕشێکی پێویستە شۆڕشێکی کولتوری پێویستە ئەنی نەیزیک بەتایبەت لە دوای سازبوونی پێکاری دەوڵەتەوەکانەوە کە ئێران ئەو چوارچێوە جوگرافیای بەخۆوە دەگرێت یەکێک لە سیاسەتەکانی دەوڵەت ناوەندەکان ئەو بۆکە ئەو شناس و ئەو هەویەتە بسڕنەوە لەسەر نەتەوەکانی دیکە جگە فارس ئەگە تورکی بێ لە هەند شۆن فارسی لەسەرراندراوە کوردی بێ تورکی پێ ئەو بەڵحاڵ گۆڕدراوە یا هێنایانتە سەر فارسی یا بەو جۆرێک کە خەڵکی ڕەستەن و خۆجێی دەری دەبڕن نا شتێکی سێر و سەمەری لێ دەرهاتوو کە هیچ بارێکی معنایی نییە لەگەڵ کولتوری ناوچەکە لەگەڵ ژینگەی ناوچەکە سروشتی خەڵکەکە کۆمەلگای بە هیچ جۆرێک ناخوێندێتەوە ئەو هەوڵێک کە من لەو کارێکە لە ساڵ دەبێت کارم سەرکردو ئەوە بۆ کە ئاوایی بە ئاوایی شار بە شار شارستان بە شارستان هەوڵم داوە نێوەکانیان وەک خۆی با بڵێن پەیداکەم هەمووشی تۆمار کراوە جا بۆیە ئەمە لێ بکرێ قەسی شیرین تەبیعەیە ئەمە نمونەیەکە بە قەسی شیرین بەناوبانگە بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن ئەمە نێوێکە گۆڕدراوە و چیسی شیرینە و قەسی وەکو کۆشک و تەلان وشتی وە بەڵام زۆر شۆنی دیکە هەیە مثلا شعباتمان هەیە کە بە ئیسلاماباد گۆڕدراوە دیارە خودی ئەسلی شعباتش ئەمە لە سەردەمانی پاڵەویدا نێرە دەنادەست لە ئاڕوناوایە زۆر شۆنی دیکە هەیە کەم دەبێت کار بکرێت زۆری لێور بێتەوە کە و نێوانە بگەڕێنەوە سەر نێوی ڕاستەنی خۆیان من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم ئەوەندەی توانیمە لەسەر ئەو 10,000 و نزیک 600 ئاواییە گوندەی ڕۆژهەڵاتی کوردستان توانیمە نێوە ڕەسەنەکانیان ئەو جۆرێکە خەڵک دەری دەبڕن پەیداکەم و تۆماریان کەم تەماشەوانێک me pirsiye dibe li Îranê yan ji Rojhilat Kurdê me êzidî hene an na ێزیتی وەکو بەو شێوە ئەوەی کە لە باشووری کوردستان هەمانن نا بەڵام ئەگە ئاینی یاری کە کەمتا کورتێک وەکو خەزم و خێڵی ئەم ئایندا بندرێت چەند تۆزێکیش مەودایانێک جار زۆرە
بەڵام دەکرێت بڵێن بەشێک لە ئاینە مێهریەکانن ئەمە ئێزیدیمانە بەڵام یەک ئەوە بڵێم کاتی خۆی نزیک 300 بەر لە ئێستا هەندێک لە کوردانی دەوروبەری مووسڵ و شنگال و ئەوە ئاودی و ڕۆژهەڵاتی کوردستان نم لە دەوروبەری خۆی دادەنیشن دنبەکیەکانیان پێ دەڵن باشە ئەمانە ئێزێدی بوون تا نزیک دەکوترێت تا نزیک 100 ساڵ لەو پێ لەسەر ئاینی خۆیان بوو بەڵام دەسەڵاتی ئاینی سەفەوی و دوازارش وردە وا دەکە کە ئەمانە لە ئاینی خۆیان هەڵگەڕێنەوە و لە ئاینی باوەپیران خۆیان دوورێ بکەن ببنە شیعە هاوکار کە دەبنە شیعە دەبنە تورکێکی بەتاوە ینی تورکێکیشکە هیچ باوەڕ بە کوردبوونی خۆی نیە و نەماوە ئەمە یەکجار هەشیمەتی یەکجار زۆرن ناوچێ چەندین گوندەواری دەوروبەری خۆیە بەڵام تر ئێستا هەم بە تورکی قسە دەکەن هەم چونتە سەر ئاین و ڕێبازی شیعە دەنا بڵێ وەک ئیزیدیمانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ پرسێک دن هەیە لە ئورمیە تایبەت کورد زێدەنە یا ئازەریانژی تورک بەڵێ وەکو پارێزگا ئەگەر سەیریکەین دیارە کورد زۆرینەیە نزیک 53 دانیشتوانی ئەم پارێزگا کوردە ئەوەی دیکە تورکیا وەک هەم تا کورتێکش پێکاتەکانی دیکەی هەرمەنی و هەرمەنی و کلدانی و ئاشووریەوە لە ناو خودی شارژدا کورد لە سەدا نزیک 45 لە 145 و تورک نزیک 155 کەم تا کورتێکش پێکاتەکانی دیکە هەبوو لە خودی گشت پارێزگا کورد زۆرینەیە بەڵام لە ناو خودی ناوەندی شار وەکو ورمێ تورک زۆرە تورک زۆرتر بله باشه مامۆستا پرسێمە ئەو قاسبوون ئەگەر تشتێکی کوتلێ زێدە بکە هەبێ دەربارەی ڕۆژهەڵاتی کوردستانیدا ئاگایەکی جودا کوتب مەرە پەڕ بکەین وەڵا ئاگایەکی وەسا کە بێژم نا بەڵام ئەمە هەموو حەز دەکەین کوردستان وە خۆی بناسین تا ڕۆژی ئەوڕۆپێمەوە بۆ کوردستان چارچێوێژی جوگرافی وەکو ڕۆژهەڵات دەڵێم بیرمان واماندانەوە ڕۆژهەڵاتی کوردستان ورمەیە سنەیە و لەم دوایانەشدا بڵێن کرماشانەوە ئیلان بە تایبەتی هاتوتە ناو گوتاری سیاسی و ئەدەبیاتی سیاسی و خەڵکشکەم تا کورد ناسیای لە پێداکە بەڵام گەورتر لەوەیە بەشێکی زۆری کوردەوە دەبینی بەشێکی بەرچاو لە لۆرستان دادەنیشن لە هەمەدا دادەنیشن هەوڵدەن بیناسن پرسیار بکەن و پێکاتەکان بناسن کوردستان بەو دەوڵەمەندیەوە جوانە ڕۆژهەڵات بەو دەوڵەمەندیەوە ببیندرێ پێم وایە ئەمە کاریگەری زۆری لەسەر داواکانی مافەڕەوەکانی کورد دەبێت سپەی ڕۆژێ تۆ تەنیا مەحدود نابێەوە قەتیز نابێەوە بە ناوچە سنووریەکانی با بڵێن خانێ زەردەشت بانە هەورامان و سیسی کوردستانی ڕۆژهەڵات زۆر لەوە بەرفراوانترە کە تاکو ئەمڕۆ بیری دەکراوەتەوە تا بۆیە هیوادارم هەوڵ بدرێ زیاتر بیناسین هیوادارم بەرنامەژی خزمەتش بووە و ناساندنە بکە gelek spas مامۆستا سلێمان شوکەلی هەواڵە نێژە تەماشەفر نێژە gelek spas بۆ وەژی لەمە تەماشا کرد کە ماسیەک هەبێ ببڕن مامۆستا هێویدارم دەمێ پێشتا ئەم دیسا بەرنامەیە چێکن هەکی زێدەتر ئاگاهیە هەڤڕا نیقاش بکە gelek spas سەرچاوە